يلا نروح. سوني واجيب لي جقاير. والله العظيم هسه عندي 1000 دينار، راح جبت لي باكيت جقاير و500 اعطيتها لبنتي. قوت يومي انا شغلي، اشتغل اكل، ما اشتغل ما اكل. انا عندي 5 جهال وانا ومرتي 7، يعني ال1000 دينار يعيشني. نحمد الله ونشكره. ايوه البزونه مالتك وين؟ طبا بيتيها؟ طبت جوا؟ وليدي ذبحي وكافي طلعت حتى روحها. اكو شمرها. هاي القرية يسموها قرية البتران، ناس كانت ما عندها معتازة على هد النظام البائي. يطلعون للبر يجيبوا لهم هاي الفافونات الصفرات، والناس كلها تفترت ونص ماتت، ويسموها قرية البتران. هي حي الغدير بالأساس جرف الملح، بعدين من سقط النظام يسموها حي الغدير، ملقبة بقرية البتران. العالم كلها تباوع لها، كلها مبترة. مات ومرتور مبتور، وتبعد عن المدينة تقريبا 3 كيلوات كيلو. ماكو خدمات بيه، لا مجاري ترمون ولا الطب بلدية يشيل الزبالة ولا شيء، كل شيء ماكو. تەنها لە نێو ئەم گوندەدا زیاتر لە 300 کەس دەست یان پێیان بڕاوەتەوە بەهۆی مین و پاشماوە جەنگیەکانی شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران. لە سەراستی جیهان پارێزگای بەسرە و عێراق بەگشتی لە ڕیزبەندی پێشەوەی ئەو شار و وڵاتانە ئەژمار دەکرێت کە زۆرترین مینیان تێدای. عجبتش؟ ما عندك هاي؟ ما عندي لا راتب ولا شيء، ونحمد الله ونشكره عايشين. اجتني العالم الخيرة، اشتريت لي هاي الستوتة وظليت اشتغل بيها، ونحمد الله ونشكره. ما عندي غير الله وهاي الستوتة. احنا نطلع على بعض والله، ما عندنا عيشه غير هاي العيشه. عماله ابن عمك ابن خالك صديقك يشغلك. اتجهنا للبر، نطلع لنا فافونات صفرات، هاي الشظى مال الصواريخ وما ادري شنو، ونبيعها على باب الله. لا راتب، لا رعاية اجتماعية، ورجال معوض.
نقول للحكومة إن الله ياخذ حقنا من عندكم، بس هذا ما أقول للحكومة شيء. الله فوق الكل. كذا هاي مخلفات صدام. احنا هاي خطورتنا، خاطرين برواحنا. شوف هاي نطلع الواغية مع الصاروخ نبيعها، الفافون هاي نشتغل بيهن، الحديد مثل الحديد هذا طلعه ونبيعه. هذا اللغم شوف، هو هذا يطق علينا، هذا اللغم. هذا يراد له شلون الموسم بالمطر نطلع نلقط، بالشتاء ما نقدر نلقط بيه، والقاع ملغومه وما يبين اللغم على طلعنا صبخه، بس بالمطر راح تمطر، راح يطلع الالغام كله تكشف القاع عنه، هل نقدر نشتغل. هم عندي جهال افكر بيهم، عندي جهال وعندي مرة هم يردون من عندي، لازم اوكلهم اقوم بعيشتهم. الجهال يردون ملابس، احنا نفكر بهاي. اليوم الاخو ما ينفعكم، لا تريد الصدق، هلا ما اجيب لهم خليهم يجدون، وهاي احنا مو شيمتنا. اقتل روح ولا اخليهم هيك يطلعون بالشارع ويبيعون لو شاي لو ما ادري شنو. مالک حەمید بژێوی ڕۆژانەی لەسەر کۆکردنەوەی ئاسن و فافۆنە. لە کاتی کارکردندا مینێکی پێدا تەقیوەتەوە. ئەو لەبەر ئازاری پێی هەندێک جار ناچارە خۆی بەسەر دارشەقەکەیدا بدە. ونفس المكان هذا انبترت بيه أنا، يعني هنا انبترت. هذا اللغم يخوف، ولا هسه فوق الساتر هذا اللغم، هسه هذا ما نقدر ندنا له بعد. هەر بەهۆی مین و پاشماوەکانیەوە 90 ناوچەی عێراق مەترسی تیشکی یۆرانیۆمی لەسەرە. لە ساڵی 2003 لە ڕووپێوێکی دەستگای مینی عێراقیدا دەرکەوت لە ئەنجامی شەڕی ئێران و عێراق و عێراق کووەیت تا شەڕی ئازادکردنی عێراق 50 ملیۆن مین و پاشماوەکانی لە 6 ملیار مەتر چوارگۆشەی خاچی ئەم وڵاتە بڵاو کراوەتەوە. تا ئێستا لە 155 خاچی عێراق لە مین پاک کراوەتەوە، ئەوەی کە ماوە 2700 کیلومتر چوارگۆشەی. هذا الغام هنا مال الدبابة. لە ماوەی 3 دەیەدا 34,000 کەس بەهۆی مین و پاشماوەکانیەوە گیانیان لەدەستدا. زیاتر لە 75,000 کەسیش بریندار بوون. بس جفة هاي ما فيها، بس هذا ماكول. بڕیار بوو ساڵی 2028 بە ساڵی کۆتایی هێنانی مین لە عێراقدا بنرێت. بەڵام محەممەد عەبد کە سەرپەرشتیاری تیمەکانە و زیاتر لە 40 ساڵە لە بواری هەڵگرتن و دانانی مین ئەزمموی هەیە، پێی وایە
دەیان ساڵی دیکەیان پێویستە بۆ پاکردنەوەی تەواوی عێراق لە مین و پاشماوەکانی. هاي المنطقة التلوث مالها 100%. إذا نحسب كل متر نلقي لغم أو مقذوف. بالنسبة للدول العالم احنا أول دولة بالألغام، لأن ذيك الدول ما صار بها هيك حروب مثل 8 سنوات. احنا 8 سنوات اللي كان يجهزونا تقريبا 28 دولة تعطينا من بالحرب، تعطينا من الألغام والأسلحة. كثرة الألغام هنا صار بالدرجة الأولى عندنا، خاصة بالعراق على الشريط الحدودي من الشمال إلى الجنوب. تدري الحرب خراب، فهجروا السكان منها، آلاف بها كانت قاعدين، وجرفوا النخيل واللي بالقصف راح النخيل، فصارت منطقة دهشت. اترك الأهداف اللي عندك، انسحب هسه هنا راح نشوفكم هم يعني الصفوف مال الألغام اللي موجودة بالمنطقة مالتنا. من ضمن المساحة اللي أخذناها هي 1,546,000. أخطر لغم موجود هو هذا اللغم الإيطالي الفالمارا الموجود هذا حاليا. هذا يزرع صفوف. هسه من يشوفون هذا اللغم اكو وياه صفوف، بس شنو التقلبات الجويه، الصيف، الاتربه والامطار، انطمر هذا اللغم تقريبا 40 50 60 سنتيم تحت الارض ما يبين، بس هذا مبين هسه. بس هسه من الطب الارض ما تشوفه، لان قلت لك كثره المده صار لها تقريبا 30 سنه. 8,500,000 کەس لە دەوروبەری کێڵگە و ناوچە بەمین چێندراوەکاندا دەژین. سەید جابر خۆی و هاوژین و دوو منداڵەکەی گەڕاونەتەوە نێو ئەو پارچە زەویەی کە لە باب و باپیرانیەوە بۆی ماوەتەوە. ئەم ماڵباتە لە نێو دڵی کێڵگە مینەکانی بەسڕەدا دەژین. بۆ جابر مەترسی مینەکان لەگەڵ ترسی هەژاری و نەداری ژیانی شار هیچ جیاوازیەکی نییە. أسكن هنا على مود الإيجارات وقسوة المعيشة، فزرعت هاي البقعة، نظفتها من الألغام زرعتها لكي أعيش بيها ناحية عتبة. حل بها الدمار والحروب، وصارت مأوى للمقذوفات الحربية، وصار بها الألغام بالملايين، يعني تقريبا 40 مليون 50 مليون بس بمنطقة شط العرب من عدد الألغام. شط العرب يسمونه حقل الموت من الألغام، لأن المعركة الطاحنة الدامية بالألوف المؤلفة اللي صارت بنهر جاسم. معركة نهر جاسم إذا سامعين بها بالقنوات، حتى كانت إذاعة متكارلو تذيعها، حرب نهر جاسم، هجوم نهر جاسم. هذا نهر جاسم، هي هاي من صارت تأسست الحرب من أنا. نهر جاسم صار لها 35 سنة، بين الألغام لا شالوها والعالم تكتلت وتبترت. هذا كلها مخلفات الحرب العراقية والإيرانية. دەوروبەری ناوچەی ڕووباری جاسم لە بەسرە پێشەڕی ئێران عێراق لە ڕیزبەندی یەکەمی ئەو ناوچانەی جیهاندا بوو کە زۆرترین خورمای تیادا بەرهەم دەهێنرا. بەڵام جەنگ و پاشماوەکانی ئێرەیان کرد بە بیابانێک کە شوێنەواری دارخورماکانی تیادا نابینرێت. سنة ال80 كانت هاي المنطقة يعني منطقة كلش حلوة، آلاف النخيل بيها والسكان المحلين بيها هنا عايشين، والأنهار والمياه والزراعة والصيفية والشتوية. هاي الأرض كانت زاهرة بالتمور والثروات الحيوانية والأسماك،
والناس عايشة ولو ما الحرب وما بداية الحرب وصار الحرب لا هي أسياد العراق صارت. لە پارێزگای بەسڕەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان بە دیاریکراویش پارێزگای سلەیمانی. تیمەکان لە بەرە بەیانەوە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو ئامانجانەی کە بۆیان دیاری کراوە. بەرکە سێ بڵێ سێونی و سارێوە دوامەوە ئەچم بۆ داوامەکەم ینی لاوانێ باوەڕ پێنەکەن بەڕاستی ئەمیش ئێمە زۆ قورسە ینی بەڕاستی ئێمە چەند ساڵە ئاوا هێناومانە وردەوردە لەگەڵی ڕاهاتوین کاتێکە میوانێکیت یعنی تۆ سێ شەوەڵەسی یعنی واو لێ هاتووە کە حەز نەکەی ئەو باوەڕ بەوە ناکە بڵێ کاکە جان سەعاسی هەشەوەڵەسم کە ئەچم بۆ داوامەکەم عادەتەن شەوانی هاوینیش میوان تا دە و یانزە و نیوە خاجاری وایگات دوانزەش ئەو کاتانە دانیشێت کارزا بەخێر بێت پاش نانی بەیانیان تیمەکان دابەش دەکرێن بەسەر چەند گروپێکدا. بەرەو شوێنی کارکردنیان بەڕێ دەکەون. پێش هەڵاتنی خۆر سەرپەرشتیاری تیم پلانی کار ئاشکرا دەکات. ئەم چێڵگەمینە ناوی کانی سەفەرە ئایکەیەکەی 444 ئەم شوێنە 5,000 مەترە ئەم 5,000 مەترە وەکو کۆگای مین و تەقەمەنی بەکارهاتووە لەلایەن ڕژێمی عێراقیەوە. لەم شوێنەوە ئەو مین و تەقەمەنیانە بە سەیفکرایی نێراون بۆ چێڵگەمینەکان. بە پێی ئاماری دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان لە ئەنجامی شەڕی 8 ساڵەی ئێران عێراق ڕووبەری 776 کیلۆمەتر دووجا زەوی لە هەرێمی کوردستان بە مین و پاشماوەی جەنگی پیس بوو. جیازێک نییە مین بدۆزێتەوە، جیازمان هەیە بەس تەنها کانزا ئەدۆزێتەوە. ئێمەش هەرچی تۆپێک و فیشەشێک و تەنەکەیەشی ڕزی و هەر شتێک کە کانزا بێت لەم عەرزا کەوت بێت ئێمە بێت تەعاملی مینی لەگەڵا بکەین، چونکە جیازەکە بە هەمان شێوە ئەو سەڵتە دەرەکات. ئێمە بێ بە سەلامەتی لەگەڵا بڕێن ئەم ئەرزانی کە پاشەکەینەوە ئەبێت فول پاشکەینەوە لە کانزا نەک لە مین و تەقەمەنیش. ئەنجا ئەتوانین بەم چێڵگەمینە بڵین پاکە. لە 160 ناوچە بە مین چێندراوەکان دەکەونە سنووری پارێزگای سلێمانیەوە. سلێمانی گەورەیە وەکو کوردستان باسکەین هەموو کوردستان مین ڕەشکراوە، بەڵام زیاتر سنووری سلێمانی زۆرترین مین و تەقەمەنی تیادانراوە. هەر لە پێنجۆنە بیگرە بۆ شارباژر بۆ مەنتیقەی هەڵەبجە بۆ مەنتیقەی قەراغوانە هەمووی چێڵگەمینە و ئێمە تیممانەیە کاری تیادەن. تا ئێستا 521 کیلۆمەتر دووجا پاک کراوەتەوە. بەڵام ئەوەی کە ماوەتەوە گرفتی گەورەی بۆ ئەم تیمانە دروست کردن، چونکە لە قەتپاڵی شاخ و چیا سەختەکاندایە کارکردن لەو جێگایانە بۆ تیمەکان ئاسان نییە. ئیشێکی باشمان کردو، بەڵام کوردستان بەعام ئەوەنە مین ڕێژ کراوە لە قووەتی ئەو ستافانان نیە فریان ناکەوێت. یعنی ئێمە ئەتوانم بڵێم لە سنووری سلێمانیا 200 بۆ 300 ستافی مینرا بەرمان هەیە. ئەم شوێنە بە 200 بە مودێکی کەم پاڵ نابێتەوە. فەرقی هەیە سنووری ئێمە لەگەڵ خواروی عێراق. خواروی عێراق زیاتر شوێنی لمیان زۆرە، ئەو مین و تەقەمەنیانە بە ئاسانتر لە عەرزەکە دەرێن.
لای ئێمە شاخاویمان زیاترە شوێنە ئێستا ئەوەی کە کاتی خۆی ئیشمان کردووە ڕوبەرێکی باش لە کوردستان ئاپاوەتەوە شوێنە تەختایەکان بووە ئەوەی کە ئێستا کاری ئەمەی قورس کردووە بەڕاستی کەوتۆتە شاخەکانەوە. وڵاغلو لە سنووری شارباژێر زەرمەندترین ناوچەی هەرێمی کوردستان لە نێو ئەم گوندە و دەوروبەری 14 کێڵگەی مین هەبوو تا ئێستا تەنها 2 کێڵگەی پاکراوە. خالید عوسمان یەکێکە لە قوربانیەکانی مین. خالید گوندەکەی جێ نەهێشت هەرچاوی لەوەیە ڕێگای گوندەکەیان بۆ چاک بکرێت تاوەکو تیمەکان بە ئاسانی بتوانن کارەکانی خۆیان بکەن بۆ پاکردنەوەی تەواوی گوندی وڵاغلو و ناوچەکانی دەوروبەری. 14 عقل زۆر زۆرە عقلێک 10 کیلۆمەترە بێ گۆشت یا دەوری 80 بریندارمانەیە بڵێن چا بۆ دلانێ 25 کەمەندامانە بێ کە قاتی لە دەستداوایان چاویان دەست 18 شەیدیشمانەیەک ئەڵخام شەید جاری وایە کە تۆ تەقێتەوە پێ ئاویە نایە دستانان کە لافاو دێ شیوە دێنێتە خوارە نێزی زیادە و قوربان ئەوانە خەتەر. یەکەم سەڵاتی 930 ماوە ئێستا 12 ماڵی تێماوە یانی بۆیە چۆڵە بێت تۆ ئەڵغامت چاکرین مەکتەبمانەیە باوەڕ ناکەم لە شاباژە ڕادوو مەکتەبی ئاوای تیا بێت لە گوندەکانی بەڵام کە خەڵکی هەمووی چۆڵی کردووە تۆ چۆتە شارەکەی و تەلەبەر نەماوە مەزبوط داخراوە. 35 ساڵە جەنجی عێراق ئێران تەواو بووە بەڵام مین و قوربانیەکانی هێشتا درێژە پێدەری ئەو جەنگن.